دوای 7 ڕۆژمانەوە لە ئەرکدا و گەڕان و پشکنین بۆ کێوماڵکردنی ناوچە داپەڕێنراوەکان بە سەلامەتی کۆتاییان بە ئەرکەکانیان هێنا و لە کوڵەجۆوە بەرەو شوێنی حەوانە و خانەوادەکانیان لە سەی سادق کەوتنە ڕێ. بەڵام ڕێگا سامناکەکەی دەربەندیخان شارەزۆر لە نزیک گوندی چنارە ڕۆحی پۆلێک لە پێشمەرگەکانی کێشا. سەر لە بەیانی ڕۆژی شەممە 5 پێشمەرگەی دانیشتووی قەزای سەی سادق بە تێپەڕاندنێکی هەڵە و بە خێرایی 140 کیلۆمەتر لە سەعاتێکدا کەوتنە ژێر ئۆتۆمبیلێکی بار هەڵگر و دەست بەجێ سەرجەمیان گیانیان لەدەستدا. بەڕێوەبەری هاتوچووی ناو شاری دەربەندیخان بەشێک لە هۆکاری ڕووداوەکە بۆ خێرایی ئۆتۆمبیلی پێشمەرگەکان دەگەڕێنێتەوە کە شۆفێرەکەی نەیتوانیوە کۆنتڕۆڵی بکات. ڕووداوەکە ڕووداوێکی قورسە، ڕێگاکەمان ڕێگایەکی سەختە بەداخەوە. ئەم ڕووداوەش لە ئەنجامی تیژڕەوی و پابەندنەبوونی شۆفێرەوە ڕوویداوە کە دەرچوونێکی هەڵی کردووە و زیاد لە 90 مەتر ئاسەواری برێکی هەیە لەسەر شەقامەکە لە چەند شوێنێکی جیا ئەم ڕووداوە قورسەی لێکەوتێتەوە. دوای کەفنکردن و ئەنجامدانی نوێژی مردوو تەرمی 5 پێشمەرگەکە لە دەربەندیخانەوە بە ئاراستەی سەی سادق بەڕێکران و دوای ئەنجامدانەوەی نوێژی مردوو لە سەی سادق لە مەراسیمێکی شایستە و بەرفراواندا لە گۆڕستانی نوێی سەی سادق و لە پەنای یەک بە خەک سپێدران. بەهۆی گەورەی کارەساتەکەش قایم قامێتی سەی سادق 3 ڕۆژ ماتەمینی لە شارەکە ڕاگەیاند. ئێمە داوا لە وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ئاواداکردنەوەکەن کە تاکە چارەسەری ئەو ڕێگا ئەوەیە تا زووە بێن بەهانای ئەم خەڵکە ڕەشوڕوتەوە بە ئەم خەڵکە داماوەوە بێن چارەسەرێکی ئەو ڕێگا بکەن هەتاکەی ئەم ڕۆڵانەی ئێمە ببنە قوربانی ڕێگەوبانەکان. بۆیە داوا لە وەزارەتی پێشمەرگە ئەەکەین کە بێتە سەرخەت بە زووترین کات داوا لە وەزارەتی ئاواداکردنەوە وەزارەتی ئاواداکردنەوەش داوا لە حکوومەتی هەرێم بکە کە تا زووە ئەو ڕێگا چارەسەری بۆ ئەو ڕێگا بدۆزێتەوە. بەداخ و پژارێکی زۆرەوە لە کاتی گەڕانەوەیان لە ئەرک و فەرمانی سەربازی لە کوڵەجۆ بۆ شارەزور گەڕاونەتەوە، بەڵام لە نێوان شارچکەی دەربەندیخان و ناحێوار ماوات و ڕووداوێکی هاتوچۆ بوون زۆر جێگەی دڵ تەزیێنیە بۆ کەسوکارەکەیان بۆ ئێمە بۆ هێزی پێشمەرگە بەڕاستی پەرجارێکی زۆرە بۆ هەمولایە. وەڵاهی دیارە و ئەو ڕێگایە ڕێگایەکی زۆر خراپە، هەموو جادەکە کەڵکی هاتووی تیانەماوە. بۆیە ئێمە هەر لەم ڕوانگەیەوە داوا لە حکوومەتی هەرێمەکەین کە دەزوو بردکەن لە چاکردنەوەی ڕێگەوبانەکان بە تایبەت ڕێگەوبانی زەڕایەن هەتاوەکو کەلار زۆر خراپە، یعنی کەڵکی هاتووی نەماوە بەڕاستی. قوربانیەکان پێشمەرگەی فەوجی سەی لیوای 5 شارەزۆر بوون بە ناوەکانی تاهیر کاکە خەلیفە جێگری ئەفسەر پلە 7، سەروەر ئەنوەر مەحموود جێگری ئەفسەر پلە 8، ئەردەڵان جەمال مەجید ڕئیس عوڕەفا، توانا نەسڕەدین حەمە ڕئیس عوڕەفا، جەمال حەمەلاو ڕئیس عوڕەفا لە کاتژمێر 10:15 خولێکی بەیانی تووشی ڕووداوەکە بوون و گیانیان لەدەستدا. وشا محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.